دیارە لە چوارچێوەی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردننی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لەگەڵ ئەوەشدا کاندیدان لە بازنەی هەولێر ڕۆژانە سەیری یعنی سەردانی بازنەکان دەکەن، سەردانی هاوڵاتیان دەکەن، پلان و بەرنامەی خۆیان و لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هاوڵاتیان ڕوونتر دەکەنەوە. جا من ئێستا ئەمڕۆ لەسەر سێکتەرێکی تایبەت کە پەروەردەیە و خوێندنی باڵا قسە دەکەین لەگەڵ میوانەکەم بۆەوەی بزانم پلان و بەرنامەی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە پلانی کاندیدانیش خۆیان لە بواری پەروەردە چییە. مامۆستا سەروەر لەگەڵم دەبێت، سەروەر حەسەن کاندیدی ژمارە 14 لە بازنەی هەولێر. مامۆستا سڵاوت لێبێ، پلان و بەرنامەی ئێوە و بەرنامەی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چییە بۆ سێکتەری پەروەردە؟ بەڵێ بێگومان سێکتەری پەروەردە سێکتەرێکی زۆر گرنگە، چکە مەداری دەوڵەتداری فەلسفەی دەوڵەت هاوڵاتی بوون، کاری دموکراسی، ئامادەکردنی چاک بۆ ئەوەی لە کۆمەلگایەکی تەندروست بژی پەیوەستە بە پەروەردەوە. هیچ شتێک بەبێ پەروەردە مەیسەر نابێ، یعنی ئەوە خاڵێکی کرینگە کە ئێمە دەبێ جەختی لەسەر بکەینەوە. دەبێ ئەوش بزانین کە پەروەردە بریتێ لە دەرهاوی شتەکردنی تاچێکی تەندروست بۆ ئەوەی بتوانێت لە مەداری کۆمەلگاکەی خۆی با بڵێن کاری هاوبەش و کاری پێکەوەی بکە. باشە مامۆستا، بۆ پێت وایە تاوەکو ئێستا پەروەردەیەکی باشمان نەبووە؟ ئەگەر پەروەردەیەکی باشمان هەبوایە ڕۆژانە پێشەرکاری مافی مرۆڤ نەدەکرا، مافی ئازادی خەڵک نەدەکرا، لە ناوەندی بازار کوڕە شەهیدێک بەرشەق نەدەدرا. ئەگەر پەروەردەیەکی ڕێک و پێکمان هەبوایە هەمومان بەیەکەوە ئاراستەیەکی فەلسەفی و فکری پەیوەست بە کوردایەتیمان ئاراستەی کۆمەلگاکەی خۆمان دەکرد. لەبەرەوە زۆر گرینگە لە ڕێگای ئەو سەکتەرەوە بتوانین ئامانجی خۆمان بەدیبین. دەبێت ئەوەش لەبیر نەکەین. یەکێک لە ڕکیزەکانی کۆمەلگای کوردی کە پەیوەست بێ بە پەروەردەوە مامۆستایە، دەبینین مامۆستا دۆخی مامۆستا، بێدەرەتانی مامۆستا، دەبینین تەلار و با بڵین قوتابخانە و خوێندنگاکانی خۆمان لە چه ئاستێک دەدێت، بە تایبەتی ئەوانەی سەر بەکەرتی گشتین. لەلایەکی تریش ئەوانەی کاک بڵێن سەرمایە گوزاری تێدا دەکرێت بە چ شێوازەکەن. ئیتر ئەوە تەفاوتێکی تەبەقی زۆر گەورەی دروست کردێ. بەڕاستی دەبتە هۆکاری ئەوەی خەڵک ئەوەندە پەیوەست نەبێ بەو ناوەندانەی یان بەو ناوەندە ڕووناکبیرانەی کە پەروەردەی لە ئاراستە دەکرێت. ئەگەر بەوەی تۆ بێ، بە قسەی تۆ بێ، کەرتی پەروەردە و بە شێوەیەکی گشتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان لە ژێر مەترسیی گەورەدایە. بە تەکید لە ژێر مەترسیدایە. دەبێ سیستەمی پەروەردەی خۆمان چاک بکەین، سیستەمێک کە هەمومان کۆ بکاتەوە، یەک ڕوانینمان هەبێ بۆ ئەوەی ئازادی خۆمان لە ڕێگای ئەو فەلسەفە پەروەردیەوە بەدیبێنین. دەبینین ئەگەر تەفاوتی چینایەتی هەبێت چۆن دەتوانین کۆمەلگایەکی تەندروست دروست بکەین. زۆر سوپاس.